بۆ نمونە لە وڵاتێکی وەکو میسر لە هەموو دەرکەوتنی ڕۆژێکە و هەڵاتنی ڕۆژێکە 240 کەیسی تەلاق هەیە. یعنی دیقەت بن ئەبێ لە چەند دەقەیە و چەند کەس تەلاق بدرێ. ئەمە بەڕاستی ئەبێ بەحسی لەسەر بکرێ، ئەبێ پەیوەندیداران لەسەر ئەمە بەحس بکەن بۆ نسبەتی تەلاق زیای کردووە. طبعاً دیراسات زۆر کراوە لەسەر ئەمە، بەڵام کێشەکە لەوە ئێستا زۆری ئێمە و تەلاقانی کە بە داتاوەری ئەگرین لە محکەمەکان ئەوانن کە ڕێیان ئەکەوێتە محکەمە، بەڵام زۆر حاڵەتی تەلاق هەیە کە لە چوارچێوەی دیواری ماڵەکەی خۆیان وەکو تەلاقدراو ئەژی. مەسەلەن بۆ نمونە تەلاقی معلەن ئەوەیە کە لە ڕێی محکەمە بە ئاشکرا ئەلە سێبەسێت تەلاقی کەوتبێ کابرا و تەلاقیە قانون حەقی پیاوە تەلاقیە بە تەعەسوفی سواء ژنەکە ڕازی بێ یا ڕازی نەبێ. ئەو تەلاقانەی کە لە دادگایانی کەسێکی خۆمان ڕوویە خاتونگەن، ئەو تەلاقانی کە لە دادگایانی ئێستا ئەوانی کەوتمان لە دادگایە و ئەو بە علەنیە و ئەیزانی ئێستا هێل ناو ماڵەکانە لە ناو ماڵەکانە. من لەسەر ئەوەی دادگامە بەستمە کە کەسێکی نزیکی خۆم بەو شێوازە بە تەعەسوفی تەلاق درا، خۆی ڕەزامەندی نەبوو، خۆی سەر باقی ئەوەی خیانەتی لێکرا ئامادە بوو بەردەوام بێ لە پێناوی مەسلحەتی گشتی خێزانەکەیە، لە بەرەوەی مناڵی هەبوو، لە بەرەوەی کاریگەری لەسەر دەرونی مناڵەکەی نەبێ، لە بەرەوەی مناڵە نەکەوێتە دەستی باوەژن یان باوە پیارە، لە سۆز و نازی دایک و باوکی بێبەش نەبێ. بەڵام بەداخەوە هەم خیانەتیشی کرد هەمیش تەلاقیە، لە بەرەوەی قانون ڕێگەیە بە تەلاقی تەعەسوفی تەلاقی بە. ئەمە پێویستە بەڕاستی تعدیل لە قانونی ئەحوالی شخصیە بکرێ، مافی ژن زیاتر بپارێزرێ، بە تایبەتی کاتێک کە خێزان مناڵی تایە ئەبێ ئەوە زۆر بەبەرچاو بژیرێ. ئەمە بەنسبەت ئەو کەیسانەی کە لە محکەمەیان، بەڵام بەداخەوە وتم زۆر حاڵەتی تەلاقی کە هەیە کە داتا نەکراوە، چونکە ئەگەر ئەوانە بچێتە سەر ئەمانەی لە محکەمەیە داتاکە زۆر بەرزتر ئەڕوە. بەسان تەلاقمانەیە تەلاقی بێدەنگە لە بینی ژن و مێردە، لە ماڵێکە ئەژین لە چوارچێوەی دیوارێکە لە ژێر سەقفێکە، بەڵام هەر یەکەیان بەجیا ئەم لە ژوورێ ئەو لە ژوورێ، یان ئەگەر لەسەر سیسەمێکی شابنون ئەم لەم سەری سیسەمەکە ئەو لەو سەری سیسەمەکە. تەنانەت ئەگەر پەیوەندیەکی جوودبوونیش دروست بێ لە بینیانە بێهەستە، بێمەشاعرە، دیقەتی بە ژنێک بێ ئەوەی لەگەڵ بکرێ بەبێ ئەوەی یا بە زۆرە بە زۆر مردنە، خۆی بۆ خۆی هەموو دقەیەکی مردنە. ئەمە جۆرێکیانە کە پێ ئەوترێ تەلاقی بێدەنگ. ئەم تەلاقە کاریگەری لەسەر دەرونی ژن زۆر زۆرە. بەداخەوە جۆرێکی کەشمانەیە پێڵن تەلاقی عاتفی سۆزداری، ئەمیان هەر زۆر زۆر خەتەرە، لەبەر ئەوەی ژن و مێرد ڕاستە لە ماڵێکە ئەژین، بەڵام نهائیان جوودبوونی جنسیشیان نامێنێ، یعنی ئەوەش لە بینیانە نییە. ئەمە ژنەکە بە تەواوی دائەڕمێ، دەرونی ئەڕوخێ، متمانەی بەخۆی نامێنێ، یعنی چۆن ئەڵێ هەست بە کەمی خۆی ئەکا. و زۆر جار ئەمانە هەمووی تەزحیە، هەمووشی لە پێناوی ئەوەی مناڵیان هەیە و خێزان تێک نەچێ کە باجی گەورە لەمانەیە هەمووی مناڵ. باشە خاتونگیانی ئێستا کە باسی ئەمە ئەەکەین، ئەمە کەسی پێشومان ترسێکی هەبوو، ترسێکی هەبوو بەس لەوانی کە لە محکەمەیە بینی بووی، بەڵام ئەی ئەمەش ئەوەی ترسی بۆ دروست ناکە کە غەیری محکەمەش ئەمانی تریشەیە، ئەو ترسی بۆ دروست ناکە وای لێ ناکە ئەوەی تر ڕەشبین بێ و ڕاستیە بزەبت ڕاستیە. بەڵام چی بکە ئەگەر ژنێک بۆ نمونە لە تەلاقێکی هەست بە تەلاقی سۆزداریە، سا بۆ نمونەی مەکە باسیەکەین ئەڵێن ئەم دوو هاوسەرە پێکەوە لە ماڵێکە ئەژین، بەڵام هیچ سۆزێک لە بینیانان نییە، هیچ خۆشەویستێک لە بینیان نییە، هیچ مۆدە و ڕەحمێ لە بینیانان نییە، بەڵام تازە لەبەر مناڵەکانیان دانیشتون. چەند هەشتی وەمان بینیوە. ئەو ژنە چی بکە؟ ڕاستی ئەو ژنە خۆی خواتەوە خۆی خواتەوە بزەبت. یعنی ئەمەیکە کە لەو شتانی کە ئێمە ئەمانەیە باسی بکەین، ئەمە ئەمانەیە کە تیشک بخەینە سەر، کەواتە چەنە هەشتمان هەیە لەم بابەتە کە باس نەکراوە، کە باس نەکراوە ئەبێ ئێمە لێرە باسی بکەین. ئەمە تەلاقی بێدەنگە باس کرد، سۆزداریمان هەیە بە چەندین جۆری تریشمان هەیە. بەڵێ تەلاق هەیە، هەردوو ژن و مێردەکە ئەو لە ماڵێک ئەژی ئەم لە ماڵێکی تر، بەڵام تەلاق نییە، جیابوونەوەیە، یعنی هەر یەکە لە ماڵێک بەسەر بەخۆ ئەژی، ئیتر مناڵەکان بەش بوو یا لای ئەمە یا لای ئەم.